لا هەرجێکم بینەرانی گەلی کوردستان سڵایمەتان لێ بە خۆشحاڵم ئێوارێ بەرنامەی گەرما و گەرمتان پێشکەش دەکەم. ئەمڕۆ دوایین هەنگاوەکانی کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی ئەنجام درا و تایدا پەیڕەوی یەکێتی نیشتیمانی کوردستان پەسەند کرا. هاوکات پاڤڵ تاڵەبانی و لاهور شێخجەنگی وەکو هاوسەرۆکان یەکێتی نیشتیمانی کوردستان قبول کران و ئێستا ئەوان هاوسەرۆکی یەکێتین. لە ئەمڕۆوە نەخشەڕێگایەکی نوێ بۆ حیزبی شەهیدان دەست پێ دەکات. پێڕەوی نوێ، دیدی نوێ، بیری نوێ، پێویستی بە خوێنی نوێ و شارەزایی هەیە. ئایا ئەمانە لە ناو یەکێتیدا بەدی دەکرێن و دەتوانێت یەکێتی هێزەکەی جاران بێت؟ لە تەوەری یەکەمدا گفتوگۆ لەسەر نەخشەڕێگای ئایندەی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین. هەڤاڵستران عەبدوڵڵا ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ستۆدیۆ لەگەڵمدایە. هەڤاڵستران بەخێر بێت. ئەمڕۆ پەیڕەو پەسەند کرا، پەیڕەوێکی نوێ بۆ حیزبێک کە تەواوی پێکاتەی پەیڕەوە کۆنەکەی گۆڕی. چ گرنگێکی هەیە و چ کاریگەریەکی هەیە؟ کاتتان باش. گرنگی ئەوەیە کە مەرحەلەیەکی تازە دەست پێ دەکات لە ژیانی سیاسیەکی نیشتیمانی کوردستان. یەکێتی هەر ینی چارەنووسی وایە کە لە ئەساسە حەزبی نوێبوونەوەیە کە کاتی خۆی کە یەکێتی نیشتیمانی کوردستان دامەزرا جەنابی مام جەلال ڕەحمەت بێ وتارێکی نووسی بوو حزب من طراز جديد، يعني حزبێکە لە شێوە لە تەرزێکی تازە، تیراز یعنی تەرز لە تەرزێکی تازە دامەزراوە و ئەو حزبە کە لە تەرزێکی تازە دامەزراوە بەو پێکهاتەی کە دروست بوو نیوچەبەرە بوو و ئینجا و حزبە شۆڕشی نوێی هەڵگیرسان و بۆ بڵاوکردنەوەی ئەفکارەکانی خۆی و پەرەپێدانی ڕاگاندن و بوارە جاجەکانی ژیانی خۆی ڕۆژنامەی ڕێبازی نوێی دەرکرد و لە دوای ڕاپەرینیشەوە ڕۆژنامەی کوردستانی نوێی دەرکرد واتە نوێ سیفەتێکی بەردەوامی یەکێتی نیشتیمانی کوردستانە و ئەم کۆنگرێش کە کراوە کۆنگرەی سێم، کۆنگرەی چوارەم کۆنگرەی نوێبوونەوەیە. لەبەرەوە شتی جێگر، شتی بەردەوام لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان نوێبوونەوەیە. ئێستا تەسمیە تازەکەی ئەوەیە کە نوێبوونەوەش کراوە، ینی کە دوای قۆناغی دوای وفاتی جەنابی مام جەلال ئەو پاوەرە گەورەی کە یەکێتی نیشتیمانی کوردستانی هەیبوو یەکێتی بەهەر شێوەیەک بوو ڕۆژپای بەڕێوە پاوەرەکەی مام جەلال ئەبوو بە سەمام ئەمانێک بۆ پاراستنی یەکێتی نیشتیمانی کوردستان. بۆیە لە هەر سێ کۆنگرەی پێشووە ئەو کاتێک یەکێتی سێ دوو حزب و دوو حزب تەیارێکی سیاسی بوو، دوایش کە بوو بە یەک حزب لە دوای ڕاپەڕینەوە و هەتاوەکو ئێستاش کە بڵێن هەتا کۆنگرەی قۆناغی دوای مام جەلالیش کە کرا کۆنگرەی چوارەم بوو یەکێتی نیشتیمانی کوردستان بەهەر شێوەیەک ئیدارە بکرا باە مادەم پاوەڕی مام جەلالمان لە پشت بوو سەمام ئەمانێک بوو هەموو قۆناغەکانی یەکێتی و بۆ هەموو مەراحلەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان. ئێستا کە قۆناغێکی نوێ دەست پێ دەکات یەکێتی پێویستی بەوەی هەکە وەکو چۆن سەکردای تازەی هەڵبژاردووە، وەکو چۆن دوو هاوسەرۆکی گەنجی یەکێتی هەڵبژاردووە ناو ڕێزەکانی خۆیەوە، پێویستی بەوەشە پەیڕەوێکی پێویستە کە تازە بێت بۆی ئەو ئەرکانەی کە لە قۆناغی جاران مام جەلال بە هاوکاری هەواڵەکانی خۆی دەرەقەتی هات، ئەم جارە یەکێتیەکان هەمویان و بە ئەنجومەنێکی 124 کەسی هاوکاری هاوسەرۆکەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەن بۆی ئەو ئەرکانە جێبەجێکردن. بۆیە پەیڕەوی ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەهمیەتێکی زۆر گەورەی پێدرا و بەشێکی زۆری گفتوگۆکانی ماوەی ڕابردوو لە تەوابوونی کۆنگرەوە تا ئەمڕۆ کە پەسەند کرا بەشێکی زۆری لەسەر ئەو بنچینە دامەزرا کە هاو ئاهەنگ و هاو ئاوازی ئەم قۆناغە تازەی ژیانی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بێت کە ئەرکی تازەی خصوصە شانی یەکێتیەکان. بۆیە پێویستە کرد کە هیچ شتێک بۆ سوفە بەجێ نەهێڕێ و هیچ شتێک بۆ بەجێ نەهێڕێ، بەڵام اعتمادا لەسەر تەجربەی ڕابردووی کە یەکێتی نیشتیمانی کوردستانی بوو ئەو کاتێک کە نیمچەبەرە بوو تا ئەو کاتێک کە بوو بە حزبێکی تۆکمە بتە و تا ئەو هەلومەرجە دژوارانەی کە لە بەهۆی جیابوونەوەی ئەو بەهۆی کێشەکانی چەند ساڵی ڕابردوو کاتی جەنابی مام جەلال نەخۆش کەوت و دوایشی کە وەفاتی کرد، پێویست بەوە بوو کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەم پەیڕەودا هیچ شتێک بۆ سوتۆ بەجێ نەهێڕێ و لە ناو ئەم ئەنجومەنەوە لە ناو ئەم کۆنگرەیەوە ئەو ئەنجومەنە هەڵبژێرا کە ئەنجومەنی سەرکردایەتی ئەنجومەنێکی دیکەش هەڵبژێراوە کە ئەنجومەنی باڵای سیاسیە کە ئەویش ئەنجومەنی
پاراستنی پەیڕەو ئەنجومەنی ینی جۆرە دەستگایکی چاودێری بەسەر شێوەی ئیشکردنی ئەم ئەنجومەنە سەرکردایەتەی کە هەڵبژێراوە کە بەشی زۆری بێگومان ئاوێتێکە لە تێکۆشەر دێرینەکان بەڵام بەشی زۆریشی لە تێکۆشەر تازەکانی تێدایە کە وا پێویستەکات لەم مەرحەلەدا هەم ئەدای هەڵبسەنگاندن بکرێ دەستخۆشیان لێ بکە کە ئیشی باشیان کرد وەل هەمان کاتشات چاودێری بکرێ بۆی ئەگەر کەمەکوڕێک لە شوێنە کاو لە کارکردن هەبوو لە جێی خۆی ڕاست بکرێتەوە نەک کەڵەکە بێت کە زیان بێت زۆر باشە هەواڵستران بیری نوێوەکو خۆت ئاماژت پێ کرد پێویستی بەهێزی نوێ هەیە بۆ چەسپاندن و قوبولکردنی ئەنی ئەمە لە ناو ئەم سەرکردایەتەیەکی تێدا بەدی دەکرێت بەرجەستە دەبێت بێگومان پێم وایە بەرجەستە دەکرێت جارێککە لەبەر ئێمە ناتوانین بڕێ لە 4 ساڵی داهاتویان بدەین بەڵام ئەتوانین بڕێ لەوە بدەین کە ئەمانە هەبژێرایی کۆنگرەیەکی نیشتیمانی کوردستانن کە ئەم هەواڵانی ئەندامانێکی نیشتیمانی کوردستان لە کۆنگرەدا کە نوێنەرەکانی خۆیان بۆ کۆنگرە هەڵبژار نوێنەرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ کۆنگرە ئەم 124 هەواڵیان هەڵبژار و ئەمڕۆ ئەم 124 هەواڵەی یەکێتی نیشتیمانی کوردستانیش یعنی لە کۆبنەی ئەنجومەنی سەرکردایەتی 91 دەنگ 92 دەنگ ئەم دوو بەڕێزیان هەواڵ بافر تاالبانی و لە هەوشێرجەنگی هەڵبژار کە هاوسەرۆک بن بۆ بەڕێوەبردننی مەرحەلەی داهاتووی یەکێتی نیشتیمانی کوردستان بێگومان بە هەموو فلتەرە دیموکراسیەکانە هاتم هەلومەرجا ئیتر خۆ ینی باشترین تا بێگومان مەدانی تاقیکردووە کەم پێم وایە ئەو هەواڵانە دەرەقەتی ئەوەرکە دێن چۆن کە ئەوەی کە متمانەی خەڵک بەدەستدێنێ چۆن بڵێن ئەندامێکی کۆنگرا لە خوارەوە کە کۆمیتەکان یا مەڵبەندەکان دەنگی پێدەن لە ئەنجامی تاقیکردنەوە بەشی زۆی لە ئەنجامی تاقیکردنەوە ئەو هەواڵان هەڵبژێرن لە کۆنگرەش ئەو سەرکردایەتە هەڵبژێرا چانسێکە بە نەوە تازەکان و چانسێکی تریشە بۆ هەواڵەکانی کە خیبرە و تێکۆشە دیێرینەکانن ئەم ئاوێتە بوون ئەمڕۆ ئەم دوو هاوسەرۆکەی هەڵبژێراوە چەند ڕۆژی داهاتوش کە ئەرکەکانی ینی بڵێن با بڵێن پۆستەکانی دیکەیەک لای دەکەوێتیان پلەکانی دیکەیەک لای دەکرێتەوە ئەوش دیسانە هەر تێکەڵەیەکە بێ لە شارەزایی و لەنەوەی نوێەکان ئێمە ئێستا توانین بڵێن وەکو ئەگەر خۆمان لە دوای ڕاپەینەوە هەرچەندە ئەمریش وردە دەڕوا بەڵام ئەگەر خۆمان بنەوەی نوێی دوای ڕاپەرین بزانین ئێمە تقریبان شێ بەشی خۆمان مەگرت کە دوو هاوسەرۆکمان هەڵبژاردووە کە لە گەنجەکانن بەڵام دەستگاکانی دیکە و بەڕێوەبەرایەتەکانی دیکە و کارگەرەکانی مەکتەبی سیاسی ئەوانەی کە هەڵبژێرن بێگومان ئاوێتێکە بێت لە هەواڵانی دیکەش ینی لە هەواڵانی خاوەن تەجروبە کە ئەوانش ینی دەورەگیان لە مەرحەلەی داهاتووی یەکێتی نیشتیمانی کوردستان تا ئێستا هیچ طبعا هیچ معادلێکی سیاسی بێکەم کوڕینیە بەڵام تا ئێستا یەکێتیەکان وەکشۆڵی باش هێناوێنە و ینی ئەو نێوبوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان دێکا لە ڕاستیان نێوبوونەوەیکی مەدروسە ئەمە نێوبوونەوەی لە ئەنجامی ڕاپەرینێکیان لە ئەنجامی خۆپیشاندانێک یاخود لە ئەنجامی بۆ نمونە وەکشۆڵی ڕۆژاندنی شەقام و هات بێتە کایەوە ئەم نێبوونەوەیکی مەدروسە چونکە لەناو مؤسساتەکانەوە ئەم نێبوونەوە دەکرێت و بۆیە ینی خاوەخاو دەڕوا وەکو بینی سەگفتوەکانی پێرە و ماوەی زۆری خان بەڵام وەکو خاوەخاو نەتیجەکەی باش کەوتەوە کە ئێمە ئێستا تقریبان پێرەوەکمان هەیە تۆکمەیە زمانێکی سیاسیمان هەیە مراقبەی ئەدا و بەڕێوەبردننی پێرە و پاراستنی بەجۆەکانی یەکێتیەکە و هاوسەرێکیشمە هەڵبژاردەوە کە بە تاقە و تێڕوانێکی گەنجانەوە زۆر هەواڵستان قسە لەسەر نەشەڕێگای یەکێتی بکەین بۆ ئایندا ئێوە لەم کۆبوونەوانەیە یاخوا لە ناو کۆنگرەشە بەرنامە و استراتیژێکتان داناوە بۆ ئایندەی یەکێتی ئەم حیزبە بەم جۆرە نوێ ئەەکەنەوە ئەم هەیکەلێتی ڕێکخراویە نوێ ئەەکەنەوە بەرنامە و استراتیژیەکێتی چی ئەبێ گۆڕانکاری بەسەردا دێ وەکو ڕەچەتە نووسراوەتەوە یاخودنا سبەینێ کۆبوونەوەی سەرکردایەتێکی نیشتیمانی کوردستان بەشی هەرە زۆری تەرخانەکرێ بۆ گفتەوەکردن لەسەر پرۆگرامێکی نیشتیمانی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا ئەمڕۆ پەیڕەوی خۆی پەسەند کرد ماعەدا و فەقەرەی یا لەو بڕگەی کە تایبەتە بە دەسەڵاتەکانی ئەنجومەنی سیاسی باڵای سیاسی و کاوە بە هاوکاری نێوان ئەنجومەنی سەرکردایەتی و ئەنجومەنی باڵای سیاسی دیاریەکرێ ئەوە کاینتر هەمووی پەسەند کرا بە ئەحکامە کۆتاییەکانیشەوە پەسەند کرا و ئەم ئەوەی کە بریتێ لە شوێنی من و تۆکو هەواڵی ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان هەواڵێک لە کەرتێک لە کۆمیتێک لە مەڵبەندێکی یەکێتی نیشتیمانی کوردستان تا ئەنجومەنی سەرکردایەتی ئەم پەیڕەوە ئەم شوێنی
هم دیاری کردووە لە مەرحەلەی داهاتووی یەکێتیشمان ماوە تەوسەر ئەوەی کە سبەینێ دەست بە گفتوگۆ کرێت لەسەر پرۆگرامی یەکێتیشمان کوردستان کە ڕێی خەباتی یەکێتیشمان کوردستان بۆ مەرحەلەی داهاتوو دیاریەکە و لە هەمان کاتە شوێنی یەکێتیشمان کوردستان لە ناو بزنەوەی سیاسی کوردستان و بزنەوەی سیاسی عێراق و بێگومان ئێمە وەکو ئەندامێکی سۆسیال ئەنتەرناسیۆنالیش شوێنی ئێمەش لە ناو کێشە ئیقلیمی نێودەوڵەتەکانی وەکو ئەو ئەرکە جیهانیە یان ئەو ئەرکە کۆی ئینسانی کە ئەکەی سەرشانی یەکێتیشمان کوردستان سبەینێ کە گفتوگۆ لەسەر بەرنامەیەکی نیشتمانی کوردستانەکرێ ئێمە گفتوگۆ لەسەرەوە دەکەین جێگایەکی نیشتمانی کوردستان لە مەرحەلەی داهاتووە شێبێ واتە ئێمە مانجی ڕابردووی ئێمە کردمان هەمومان خەریکی جێگای خۆمان بووین مەرحەلەی داهاتوو ئیتر ئیشکەین بۆ ئەوەی کە جێگایەکی نیشتمانی دیاریمان کرد ئیجا دوای ئەوە هەر کەسێک ینی لە بچووکترین ئەندامەتە هاوسەرۆکانی یەکێتی نیشتمانی کوردستان کە هیچ کەسێک بچووکنی لە بەندەکانی کە یەکێتی پێ ناچێتەوە هەموو ئەو هەواڵانەی یەکێتی نیشتمانی کوردستان ئەم موقعی خۆیان و ئەم بەرپرسیاتی خۆیان دیاری ئەکەن ناونیشانی خۆیان دیاری ئەکەن خەنە خزمەتی ناونیشانی یەکێتی نیشتمانی کوردستانەوە کە حزبی مافی چارەنووسە کە حزبی دیموکراسیە کە حزبی سۆسیال دیموکراتە ئەو دەستەواژانە گۆڕانکاریان بەسەرە نایە لە ناوی نەوەڵا من پێم وایە پتە کردراوە تۆختە کراوەتەوە جارێت تەوان بەشێک لە پەیڕەوەکە ینی ناسنامەکەیکی نیشتمانی کوردستانی کوردستانی تەیە کە حزبی مافی چارەنووسە حزبێکی سۆسیال دیموکراتە ئەندامە لە ئەنتەرناسیۆنال و ئەندامە لە هەموو بەرپرسیاتە گرنگانەی کێکەیە سۆسیالی نیشتمانی کوردستان لە چوارچەوی عێراقا وەکو وڵاتێکی دەستوری دیموکراتی فیدرالی اینجا بەیانی کە گفتوگۆ لەسەرەوە دەکرێت بەشێکی زۆری ئەو خاڵانان جارێکی دیکە تاکیدی لێکرێتەوە و بێگومانیش ئەوەی کە من ئەمڕۆ هەمومان بەسەر ئەندامانی سەرکردایەتی دابش کرا بۆی گفتوگۆی لەسەرکردن بەشێکی زۆری ئەوانەی کە من ئەمڕۆ فریا کەوتم خوێنمەوە ینی خاڵە هەرە سەرکیەکانی کە ئەدەبیات یەکێتی نیشتمانی کوردستانی پێناسراوە کە یەکێتی پێی سەربەرز بۆ لە چواردەی ڕابردووی خەباتی کۆشانی خۆیدا بەشێکی زۆری ئەوانە تاکید کراوەتەوە نەک لەبەرەوەی ینی بڵی نامانێ نوێبوونەوە بکەین بەعکسەوە لەبەرەوەی وەکوتم ینی دیمەنی هەرە وەرگۆڕانناوێکی نیشتمانی کوردستان نوێبوونەوەی بەردەوامە بەڵام لە ڕاستیە ینی ئەمە ساوابەتەکانی یەکێتی نیشتمانی کوردستانە کە یەکێتی پێ ناسراوەتەوە و یەکێتی پێی سەرکەوتووە و یەکێتی کۆدی سەرکەوتنی یەکێتیش بووە لە مەرحەلەکانی ڕابردووە مافی چارەنووس کە شعارێکی یەکێتی نیشتمانی کوردستانە شعارێکی واقعی و شعارێکی لە ڕاستیان نەتەوەیشە شعارێکی واقعی و شعارێکی بەهاییە میسالیە چونکە کە تو دەری مافی چاری خۆنووسین ڕەنگە ئەو مافی چاری خۆنووسینە لە شێوەی بڵێن دیموکراسی فیدرالیە جێبەجێکەی لە شێوەی کونفیدرالی لە شێوەی ڕێفراندۆمە لە شێوەی ڕەنگە هەلومەرجێکی دژوار بێتە پێشەوە خوانەکە بێتە پێشەوە ڕەنگە لە شێوەی دیموکراسیەکی ئەتیادیە لەم قۆناغەدا ئەم شارەی یەکێتی نیشتمانی کوردستان هەم شارێکی بەرز باڵایە و هەمیش زۆر واقعیە چونکە ئەم پرۆسەی گەڕێتە دەست خەڵکی کوردستان خۆیان تێڵن لەسەر ئایندە و مستەقبەلی خۆیان ئینجا مەسەلەن ئەندامەتی یەکێتی نیشتمانی کوردستان کە لە سۆسیال ئەنتەرناسیۆنال و سۆسیال دیموکراتی یەکێتی نیشتمانی کوردستان یەکێتی ئەو کاتێک کە حزبێکی چەپ بوو مارکسی بوو ئەو کاتێک کە کۆمەڵ لەنجدارانی کوردستان یەکێتی شۆڕژگەران و هێڵی گشتیشیا بوو تا بە ئەمڕۆ دەگات شتی هەرە گرنگ و جەوهەری لا یەکێتی نیشتمانی کوردستان کە پێی ناسراوەتەوە لە حزبەکانی دیکەی مەرحەلەکانی پێشوو بزنەوەی کوردایەتی دیاکرێتەوەی کە یەکێتی نیشتمانی کوردستان مەسئلەی نەتەوەیی بەبێ ناوەڕۆک بەجێ نایڵێ کەویشتیە ناوەڕۆکی کۆمەڵایەتی پێدا ئەویش ئەرکە کۆمەڵایەتەکانی سەرشانی یەکێتی نیشتمانی کوردستانە وەکو چۆن خەبات و یەکێتی بوون بەجێ نایڵ بەبێ دیموکراسی چونکە دیموکراسیش مەطلەبێکی سیاسی زۆر گرنگە ئاوەهاش ناوەڕۆکی بزوتنەوە نەتەوەیەکە کە ناوەڕۆکی کۆمەڵایەتیە یەکێتی نیشتمانی کوردستان قەت دەستبەرداری ناوی ممکن لە مەراحلەیە دەستکاریەکە پاش پێشەکە بەڵام جەوهەری خەباتی یەکێتی نیشتمانی کوردستان بریتێ لەوەی کە یەکێتی حزبێکە بۆ قەزایە نەتەوەیەکان بۆ قەزایە نیشتمانەکان لە هەماڵ کاتە حزبی بەرپرسیاتی کۆمەڵایەتەکانی شێت چونکە ئێمە نامانەوێ مەراحلەکانی تەجربەکانی پێشووی کورد گەلی کورد کە تەجربەی سەرکەوتوون هەندێکیان و هەندێکیان ئەزمونن نامانێت دووبارە بێتەوە و بالمناسبە کاک یوسف کەیمە دڵنی یەکێتی نیشتمانی کوردستان نوێیە ئەمە خۆی لە خۆیان یعنی جاکردنەوەی یەکێتیە لە ڕەوتەکانی دیکە بەڵام وابەستبوونەوەی دیکەشی یەکێتیە بە
بە هەمان ئەو ڕوتەی کە کوردایەت پێ ناسراوە ئێمە کە دەڵێن شۆڕشی نێمان هەیە کە لە 76 نیشتیمانیەکان دەست بە شۆڕش کرد معناوە ئێمە ئەترا بەوە دەکەین ئەوانەی پێش یەکێتی نیشتیمانی کوردستان کراون شۆڕشان و ئەوانەش جێگای شانازین گەلی کوردستان و جێگەی شانازی یەکێتی نیشتیمانی کوردستانیشن هەموو ئەو شۆڕشانێک کە کورد کردوێتی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەزمونن شەیدەکانی شەیدی یەکێتی نیشتیمانی کوردستانن و خەباتەکەشی جێگەی شانازی یەکێتی نیشتیمانی کوردستان تێکۆشەرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام ئێمە خۆشمان نوێن شتی تازەمان هەیە کە بۆیە شۆڕشی دەست پێ دەکەن کوردستانێکی تازە دروستەکەین کوردستانە تاریخی قەدیمەکەشی هەر ئێمە و هەی باو باپیرانمانە بەڵام کوردستانی نوێمان کە دروست کردووە بەڵسم ڕۆژنامەکە نیانی کە کوردستانی دوای ڕاپەرینە ئەوە ئەو شتەیە کە من و تۆ هەموو تێکۆشەرانی یەکێتی خەباتی بۆ دەکەین ئێستاش لە دوای کۆنگری چوارەوە کە ئێستا ئێمە نوێبوونەوە دەکەین معناوە نەوە ئەوانی تر قەدیمون و ڕۆیشتون معناوە ئەوانی تر دیێرین و پەیوەستن و ئێمە ینی یەکێتیەکانی ئەمڕۆ درێژی هەمان ئەو ڕوتا دەبین بە تەتویرکردنی ئەو توراسەوە کە لەسەر نەخشە ڕێگاکە ئێوە سبێنێ گفتوگۆ لەسەر بابەتاکەن ڕەچەتەی خێرا بۆ ئەم استراتیژۆن قۆناغی عراق چی دەبێت بەتابەت کە تۆڵی لە ڕێی خەباتە لەو ڕێی خەباتە پەنجە لەسەر کام کاروانی خەبات دەتوانن خێرادار هەر ئەمڕۆ بە نمونە وەربگرین مەسە ئەمڕۆ پێش هەڵبژاردننی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان گفتوگۆ لەسەرەوە کرد هەتا پێش پەسەندکردنی دو بڵێن کۆی بڵێن ینی کۆی پاکیجەکەی پەیڕەوی ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان وتیان هەواڵان قەزای پەلە هەیە تێکۆشەرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کۆمیتە و مەڵبەندەکان ئەتوانن چاوەڕێ بکەن بەسەبرن بەڵام پرۆسی سیاسی عێراق چاوەڕێ ناکات بۆیە ئێستا دەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان موقفی خۆی دیاری کە لەم تەشکیلە تازەی کە حکوومەتی عێراقی بەتەمایە دروستی بکات کە هەڵبژاردننی حکوومەتی تازەیە لە هەلومەرجی ئەم خۆپشاندانە و ئەم نیمچە شۆڕشی کە ئێستا لە عێراقدا هەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بێ یان موقفی خۆی دیاریکە کۆبنەوەی ئەنجومەنی سەرکردایەتی یەکسەر هاواڵ لاوەر شێخ جەنگی ڕاستپارد حتا پێشەوەی هاوسەرۆکی هەڵبژێردرێ ڕاستپارە کە سەرۆکاتی وەفدێکی یەکێتی نیشتیمانی کوردستان بکە و سەلاحیەتەوەی درا پێی کە هەم خۆی بڵێن وەفدەکەی خۆی دیاری بکە و هەمیش بەرنامە و مفاوضاتەکانی خۆی دەست پێ بکە بۆ ئەوەی کە موقفی یەکێتی نیشتیمانی کوردستان لە حکوومەتی تازە تەشکیل بوو ڕوون بێت و ڕوونی بکاتەوە مەبادی هەرە سەرەکیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە من دڵنیام هەواڵ لاهور لەسەری گفتوگۆ ئەکات لەگەڵ وەفدەکەی کە لەگەڵەتی مەبادی هەرە سەرەکیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بریتێ لە عێراقی دموکراتی فیدرالی چونکەوە خاڵی هاوبەشی نێوان ئێمە و عێراقیەکانی دیکەیە من و تۆ ڕەنگە خاڵی هاوبەشمان بە حەزەکەی زۆر گەورە بەدەست بێن بەڵام ئەوە خاڵی هاوبەشی ئێمە لەگەڵ بەسڵاویەک لەگەڵ مسڵاویەک لەگەڵ هین ئەمە ئەم شتە لە دەستورە هاتووە ئێمە تاکی لەسەرەوە دەکەینەوە خاڵی دوای ئەوە ئەمێن تۆ پەرایۆزی مفاوضاتەکەن کە لەسەر حکوومەتەیە ینی حکوومەتە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەشداری تاکەیان مبارەکەیەکە تەییدیەکە یاخود تەییدی ناکەوە لە سەلاحەتی وەفدی مفاوضەکەی سەبە سەرۆکاتی هەواڵ لاهور لە بەغدا بێگومان دوای ئەوەیش کە کۆبوونەکە تەواو بوو یەکسەر پەیڕە و خرای دەنگدانەوە و اینجا هاوسەرۆکی شەڵ بژێرا بۆ یەکتر ئێمە تەوەقۆمان وایە کە هەواڵ لاهور و هەواڵ باڤڵ تاالبانی پێکەوە تەنسیقکەن لەسەر ئەو مووقفانی کە ئەو ئەمانەتە بەوان سپێراوە و ئەوانی دوای هەموو ئەو شتیارە گرنگ کە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە لە مەرحەلەی داهاتووە هاوسەرۆکەکان و هەموو ئەو شتانی ئەو ئەڤاڵانەی کە بەرپرسیاتی لە یەکێتی نیشتیمانی کوردستان وەگرن شتی هەرە جەوهەری ئەینەوە ناو کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی وەکو باڵا دەسەڵاتی باڵا ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەوەی کە پەسەند بکرێن و هەر هەواڵێکیش تەنانەت ئەگەر بیرۆکانێکی جوان بین ڕێک و پێکیش بن وەسەلاحەتەکان شێوەی پێ بداوە کوێسە بەس ئێمە متمانەم بە هاوسەرۆکان داوە ئەموو دوو هەواڵە کە بنە هاوسەرۆکی ئێمە متمانی خۆمانن پێ دەدەین پێداون کە ئیشەکانەکەن ئەوانیش بۆ ئەوەی کە دڵگەرم من کە هەرگایەک ئەینە سەرکەوتو بوون دەێنەوە ئەم شتانە لە ئەنجومەنی سەرکردایەتی گفتوگۆ لەسەرەوە باسشی دەکرێ و هێنانەوەی بۆ ئەنجومەنی سەرکردایەتی لەکە و یاخود گومان ناخاتە سەر متمانەکان بەڵکو بەعکسەوە ڕەنگە تعزیزی بکات چونکە ئەوانیش ڕەنگە بۆ خەتەواتەکانیان پێویستیان بۆیە کە تەییدی
ئەنجومەنی سەرکردایەتی کێتی ژمارەکوسان و بێگومان لەوێشەوە هەموو کێتەکان لە پشتەوە بێت. بەڵێ هەواڵستان ئەمە بۆ ڕۆژەتە خێراکەی عراق تا بابەتەکانی پێوەست بە استراتیژی یەکێتی یەکلا بێتەوە هیچ ڕەشەتەیەکی خێرا دروستە بێت بۆ پرسی سیاسی لە هەرێمی کوردستان بەشێکشی با بۆ هەواڵانیش بەجێبل هاوسەرۆکانیش ئەوانش ڕەنگە بۆ نەم تەسەورەکەم ئەم شەو پەیامێکیان هەبێ ئەوە دوای ئەوەش ڕەنگە ئەوانش نەخشارەگادان بۆ ئیشەکانی خۆیان کە چۆن تەوزیەکەن ئێمە نابێت بمامچێ ئێمە ئێستا هاوسەرۆک هەڵبژاردووە اینجا ماوەتەوە لە هاوشانی بڵێن هەڵبژاردننی بڵێن ئەوە گەڵاکردنی بەرنامەیەکی نیشتیمانی کوردستان ڕەنگە هەڵبژاردن بکرێت بۆ سەرۆکی چەند ڕۆژی داهاتووە ڕەنگە هەڵبژاردن بکرێت بۆ سکرتێری ئەنجومەنی سەرکردایەتی و ڕەنگە هەڵبژاردن بکرێت بۆ جێگرەکەی بۆ مقڕەکانیشی و ڕەنگە کارگەری مەکتەبی سیاسی هەڵبژاردننی بۆ بکرێت و اینجا هەفتەی داهاتوو ڕەنگە زۆر ناخینە کە هەڵبژاردننی مەکتەبەکانش دەست پێ دەکات بەڵام ئەوەی کە گرنگە کاکە یوسفجان ئەو قەزایانی کە متعلق بە کوردستان وەکو قەزایانێکە لە عێراق ئێستا زۆر مستعجل بوو ئیشەکانی بەڵام پرۆسەی سیاسی کوردستان حکومەت تەشکیل بووە بەشداریەکی نیشتیمانی کوردستانی تێدایەتی ئەم سەرکردایەتی تازەی کە هەڵبژێرا و ئەم هاوسەرۆکیە تازەی کە هەڵبژێراوە دەستەکەن بە مامەڵەکردن لەگەڵ هەموو حزبە سیاسەکانی کوردستان و چونکە لە بیرمان نەچێت دایمەن کەمە هەموو جا دەگەڵێنەوە پرۆسی سیاسی کوردستان تەنیا بریتێن لە حکوومەت ئەوە دیوە ڕسمەکەی حکوومەتە پرۆسی سیاسی کوردستان بریتێ لە حزبەکانی دیکەش پێپریتێ لە تێکۆشانەی دیکەش کە ناو حزبەکانی دیکە و ناو ئاڕاستە جێجەکانی تری کوردستان و عێراق بۆیە من تەسەوەرم وایە پرۆسی هەر بەپەلا پاکێجی حکوومەتی عێراقی و چونکەوە چاوەڕێ ناکە و ئێستا معادلەی سیاسی لە عێراقا و خوازەکەی کێتی و حزبەکانی دیکەی کوردستانیش یەکسەر خۆیان بۆ حازر بکەن بەڵام لە کوردستان من تەسەوەرەکەم کەمتر لە مانگی خایانەکەی کێتی ژمارەی کوردستان یەکێتی نیشتیمانی تازەکە دەرەکەوێ و کە دەرەکەوێ بێگومان احتیمال دەکات سەر سێکوچکەیەکی زۆر بەهێزکەویش ئەدەبیاتی کێتی و تاریخی کێتی نیشتیمانی کوردستان توراسی ئیمام جەلالە دووەم ئەو پەیڕێونەوە خۆی پرۆگرامی کە پەسەندی دەکەین لەوەش گرنگتر تەمان ینی خوا بکەین ئەو پەیرە پرۆگرامە بۆکۆ یەک پاکێج کە بڵاو دەبێتەوە ئەیتر لەسەر بچینەوە سیاسی تازەی کێتی نیشتیمانی کوردستاندا دەڕێژێتەوە لەویشمان نەچێ بێگومان یاداشتی هاوسەرۆکانیش دەبێ ئەوانش هەمیشەکیانێ بۆ حرەکە کە چۆن ئەو ئەرکانەی کە پیان دەست پێدە جێبەجێ بکەن و دەست بە کارکردنی بکەن. هەواڵ ستران عەبدوڵڵا ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سوپاس کە لە تەوریەکەمی گەرمەگەرم لەگەڵمان نابوویت لا دوای ناوبڕێک تەوری دوم دەست پێ دەکات لەگەڵماندا بمێنەوە. ئۆفرێکی ناوازە لە قەیوان سیتیەوە ئێستا لە قەیوان سیتی ببە بە خاوەنی شوقەیەکی کۆڵەتی بەرز و سەردەمیانە پەلا بکە و سوودمەند بە لە ئۆفەری کڕینی شوقە بە قیستی 6 ساڵ ڕوبەری شوقەکان 180 مەتر دووجایە پێکاتوە لە 3 ژووری نووسن ژووری میوان و نان خواردن 2 موشتەمەلات گەنجینە مەتباخ 3 باڵکۆن کە بەسەر دیمەنی جوانی شاری سلێمانی داڕوان باڵەخانەکانی قەیوان سیتی سیستمی ئاگرکوژانەوە و غاز و سەتەلایتی مرکزی تێدایە و 2 ئەسانسۆر بۆ هەر باڵەخانەیەک دانراوە و تێیدا ڕەچاوی بەرزترین کاریگەریەکانی بوومەلەرزەکراوە تەواوی باڵەخانەکان بە مەبەستی پاراستن لە سەرما و گەرما بە کەرەستەی گونجاو ڕووپۆشکراوە ئەم دەرفەتە لە دەستخۆت مەدە و لە قەیوان سیتی بە پێشێکێکی گونجاو و بە قیستی درێژخایەن ببە بە خاوەنی شوقەیەکی هاوچەرە. لا هەرجێکن جارێکتر سڵاوتان لێبێت لە تەوەری دۆما گفتوگۆ دەکەین لەسەر ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان لە ئەجێندای کابینەی حکوومەتی عراقیدا ئەمڕۆ ناوی ئەندامانی کورد بۆ دانوستان لەگەڵ بەغدا ئاشکرا کرا ئەوەی کە جێگەی سەرنج بوو بینرا تا ئێستا ئەجەندایەکی هاوبەش نییە بەڵام ئەوەی ئێمە مەبەستمانە قسەکردن لەسەر ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان لە بەرنامەی کاری حکوومەتەکەی محەممەد تۆفیق عەلاویدا تا چەندە ئەو ناوچە کوردستانیانەی دەرەوەی هەرێمی کوردستان دەبنە جێگەی گفتوگۆی وەفدی هاوبەشی لایەنە سیاسیە کوردستانەکان هەرچەندە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان بە مادەی 144 شێوەیەکی بۆ دیاری کراوە بەڵام دوای زیاتر لە 15 ساڵ
تا ئێستا بڕگە و مادەکانی مادەی 140 جێبەجێ نەکراوە. بەرحاڵ بەڕێز ئەحمەد ڕەفیق و چاودێری سیاسی لە کەرکووکەوە لەگەڵماندا گفتوگۆ دەکەین لەسەرم بابەتە. بەڕێز ئەحمەد ئێوارەت باش، تا چەندە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان دەبێت بەشێکی گرنگ یاخود پێویستە بێتە بەشێکی گرنگ لە گفتوگۆکانی وەفدی هەرێمی کوردستان لەگەڵ کابینەکەی محەممەد تۆفیق عەلاویدا؟ ئێوارەی بەڕێست و بینەرانی گەلی کوردستانیش باش بێگومان تا ئێستا با بڵین وردەکاری یا ڕەهەندەکانی ئەجێندای عەلاوی دیار نییە ئایا تا چەند ورد بۆتەوە یا با بڵین قاڵ بۆتەوە لە کێشە هەڵپەسێدراوەکانی کابینەیەک لە دوایەکانی عێراق. بەڵام لەگەڵەوەشە پێمان وایە، ینی من پێم وایە پیاوێکی ئاوا تەکنۆکرات سیاسی ئاگدار لە دۆخی عێراق و پەیوەندیەکانی بەغدا هەولێر تێدەگا کە کێشەیەکی گەورەی لەو بابەتە هەم لە بیرمان نەچێت، چونکە هەم ڕەهەندی ئیقلیمی هەیە، ڕەهەندی نێودەوڵەتی هەیە، ڕەهەندی ناوخۆییشی هەیە، مەسەلی ناوچە دابڕێنراوەکان بە تایبەتی کەرکووک و ئەو ناوچانی کە دەوڵەمەندن بە وزە. بۆیە تا ئێستا شتی با بڵین بەردەست نین کە عەلاوی تا چەند گرنگی یا با بڵێن پێداگیری کردووە لەسەر با بڵێن چارەسەرکردنی یەکجارێکی دۆخی ئەم ناوچانە. بەڵام بە خوێندنەوەی ئێمە هەرێمی کوردستان و حزب و لایەنە سیاسیەکان و بە تایبەتی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئێستا وەزیرێکشی بۆ ئەم ناوچانە دیاری کردووە و دایناوە، بێگومان ئەبێ ئەولەویەت بێ لە لای حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەکانی یەک لە دوایەکانی عێراقیش بە سەرۆکایەتی ئێستا کە عەلاوی تەکلیف کراوە لەلایەن سەرۆکۆماری عێراق و بۆ پێکەنانی کابینەیەکی نوێ، بێگومان دەبێ ئەویش لە ئەهەمیەت و لە گرنگی مێژووی ئەم بابەتە تێبگا و بە هەند ئەم کێشەیە وەرگرەوە چیتر بە هەڵپێسەردراوی نەمێنێتەوە، چونکە تا ئەم کێشەیە بەم شێوەیە درێژە بکێشێ هەم بارودۆخی ناوچەکە لە ڕووی ئەمنیەوە ناجێژی دەکا و هەم سەریەشەی گەورەتریش بۆ کابینەکەی ئەو دروستەکە. بۆیە بە خوێندنەوەی خۆم پێم وایە ینی دەبێ نقطەی لەسەر ئەو خاڵەدا نابێ عەلاوی کە ئەم پرسە پرسێکی جدیە، ئەمەشەیەکی درو درێژی هەیە. بەڵێ ئەمە بۆ لایەنە عەرەبیەکە لە لایەنە کوردیەکەوە، ینی پێتان وایە پرسی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان لەگەڵ پرسەکانی هەرێمی کوردستان بە یەک پاکێش پێشکەش بکرێ یاخود بەجیا پێشکەش بکرێ یاخود هەر پێشکەش نەکرێت؟ چونکە لە بیرمان نەچێمێ ئاماژە بۆش بکەم، ینی ئێستا کێشەیەکی تریش ینی حزب و لایەنە عێراقیەکان بە تایبەتی با بڵێن لایەنی کوردی کێشەیەکی تریشی لەگەڵ محەممەد تۆفیق عەلاوی هەیە، ئەویش ئەوەیەت ینی ئەو وەزیرانی کە ئەو دەستنیشانی کردوون مەسەلەن تا چەند مەسەلەن هاوسەنگی تایە، تا چەند لەسەر بنەمای تەوافقە، چونکە ئەو وا بەو مەرجە کابینەی نوێ پێکبێنێ کە خۆی وەزیرەکان دەستنیشانکە هەم لە کورد و هەم لە عەرەب و هەم لە نەتەوەکانی تر. بۆیە پێم وایە ینی ئەم کێشە و گرفتەش هەیە، ینی ڕەنگە لە کۆتایی ئەم هەفتەیە یا سەرەتای هەفتەی داهات و کابینەکەی ڕاگەیەنێ، ینی ئەم کێشەیەشمان هەیە تا ئێستا یەکلایی نەبووەوە لە نێوان حزب و لایەنە سیاسیەکان و کوردە. ئەنجا مەسەلەی ئەولەویەت کە لە لای کورد تا چەند مەسەلەن لە ڕیزبەندی پاکێجەکانی کوردایە مەسەلەی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان بە تەئکید دەبێ پرسی خاک، پرسی کەرکووک و ئەم ناوچانە زۆر گەورەتر بێ لە پرسی بودجە و موچە و پێشمەرگە، چونکە هەتا ئەم کێشەیە یەکلایی نەکرێتەوە و نەخرێتە نێو ئەجێنداوە و حکوومەتی عێراق نەچێتە ژێرباری ئەوەی کە قۆناغەکانی مادەی 140 جێبەجێ بکە، کە تا ئێستا لە نیوەی قۆناغی یەکەم کە با بڵێن ئاساییکردنەوەیە وەستێنراوە، دەبێت قۆناغەکانی تریشی بەدواوە بێ، هەر ئاساییکردنەوەیە سەرژمێریە ئەنجا ڕاپرسێت، چونکە تا ئەمە نەکرێت بە پێی مادەی 140 ئەم کێشەیە ناگاتە ئاکام و نەتیجەیەکی ئەوتۆی نابێ و دائیمەن ئەبێتە با بڵێن ناوەندی ململانەی نێوان هەولێر و بەغدا و لەگەڵ ئەوەشە وڵاتانی ئیقلیمی دێن دەست تێوەردانی تێەکەن و وڵاتانی نێودەوڵەتی و ئەبێتە مای ئەوەی کە حکوومەتی عێراق نەپەرژێتە سەر ئەوەی پاکێجەکانی تر کە
خۆی ئەبینێتەوە لە مەسلەی چاکسازی ڕێشە چێشکردنی گەندەڵی پەرەپێدانی ئابووری و لەگەڵ ئەوەش ئەمێ ئاماژە بەوەش بکەم کە هەر لەم چەند ڕۆژەی ڕابردووە بەم ڕۆژەوە مەسەلەن هەندێ ئاماژە هەن کە بە ئاراستەی ئەوەن کە ئەم ناوچانە بەم دۆخی ئێستا نەمێنێتەوە چونکە بۆتە مایی ئەوەی کە جۆرێک لە جۆرەکان بۆشایی ئەمنی دروستکە کە بۆشایی ئەمنی دروست بووە لەم منطقانە گروپ و تاقمە تیرۆریستیەکان بە نەتیجەتیە نەشونوماکەن و چالاکی و با بڵێین کردەوە تیرۆریستیەکانی خۆیانی تێدا زیاد دەکەن بۆیە هەر لە با بڵێین لە لووتکەی میونشن قسەی لەسەر کراوە لەگەڵ سەرۆکوەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان کە وەزیری ناوچەدا ڕێنراوەکانی ژیاوەری بووە مەسەلەن لە ئەمڕۆ مەسەلەن نێردەی تایبەتی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ کاروباری سووریا لەگەڵ سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان کۆبەتەوە و باسی ئەم ناوچانە کراوە بە تایبەتیش مەوزوعی نەشونماکردنی داعش لەم ناوچانە یعنی ئەمانە هەمووی هۆکارن با بڵێین فاکتەرن هاندەرن بۆ ئەوەی هەم حکوومەتی عێراق و هەم هەرێمی کوردستان و لایەنی سێمیش کە نەتۆ یەکگرتووەکان و ئەمریکا و هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعشە بە زوویی مەسەلەن ڕێگە چارێک یا باوڵێن دەرەچەیەکی گونجاو بۆ دۆخی شێواوی ئەم ناوچانە بدۆزنەوە پێکەوە سوپا و پێشمەرگە ئەم ناوچانە لە ڕووی ئەمنیەوە کۆنتترۆل بکەنەوە دواتر لە ڕووی سیاسیشەوە لە ڕووی ئیداریەوە لە ڕووی تەنانەت کۆمەڵایەتیشەوە بێن ئەم دۆخە چارەسەر بکەن چونکە لە بیرمان نەچێ ئێستا لە دوای 16 ئۆکتۆبەرەوە ئەم ناوچانە جۆرێک لە جۆرەکان حکمی عسکەرتاریەت و هەروەها بەڕێ زەحمەت کەواتە لەم کابینێدا چی بۆ ناوچە کوردستانەکانی دەروێ هەرێمی کوردستان گرنگ و بە پەلێ و دەبێ لەبەر چاو بگیرێت تەنها بابەتی نەشونمای داعش و گروپە تیرۆریستیەکانە یاخود بابەتی دیکە شەیە کە جێگەی سەرنج بێت بەڵێ من یعنی ئەمێ ئاماژەوە بکەم کە بەتاوەتی پێکاتی کورد لەم ناوچانە پەراوێز خراون یعنی مەوزوعی با بڵێین شەراکەتی ڕاستەقینەیە لە نێوان نەتەوەکانی کەرکووک و ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەریەم هەر لە شنگالەوە تا ئاگاتە قانەقین هەروەها بەپێی شایستەیی هەڵبژاردن و ئستحقاقی هەڵبژاردن پێویستە ماف بۆ خاوەن ماف بگەڕێتەوە و ئەو با بڵێن زۆرە ملی عسکەرتارەتی کە هەیە کۆتایی پێبێ و مادەی 140 کە مادەیشی دەستوریە بە عملی بچێتە بواری جێبەجێکردنەوە چونکە هەر یعنی ئیترە بێت دەریکەین لە بازنەی ئەوەی کە شتێکەیە بەناوی مادەی 140 باسی ئاساییکردنەوەی دۆخی ئەم ناوچانەکە دەبێت ئیتر هەم با بڵێن وەفدی دانوستانکاری کورد و هەم بەڕێز عەلاوی دەبێت زۆر لەو مەسەلەیە بە ئاگا بێنەوە کە دەبێ مادەیشی دەستوریە و ڕێگەی چارەسەرە بۆ دۆخی ئەم ناوچانە بەپەلە بخەنە بواری جێبەجێکردنەوە لە ئەجێندای خۆیان کاری لەسەر بکەن بەشداری ئێستا کورد پەراوێز کراوە یعنی هەم لە کەرکووک و هەم لە خانەقین و هەم لە شنگال و هەم لە زۆربەی ئەو ناوچانی کە چۆتەوە ژێر دەسەڵاتی حکوومەتی عێراق کوردی تیا پەراوێز کراوە بۆیە کورد هەست بە خوم نەکە هەست بە پەراوێز خستنەکە بۆیە ئەم دۆخە دەبێ ئاسایی بکرێتەوە و هەروەها لە ڕووی ئابووریشەوە یعنی تا ئەم ناوچانە ئاسایی نەکرێتەوە یعنی تۆ ئەگەر دیقەت بدەیت لە سەردەمانێک کە ڕژێمی سەدام لەگەڵ ئێرانە لە شەڕا بوو لە شەڕێکی با بڵێین تاقەت پروکێن لە شەڕێکی زۆر مەترسی یعنی لە گەرمی شەڕا بوو کەچی لە کەرکووک زیاتر لە ملیۆنێک بەرمیل نەوت بەرهەمە هێندرا ئێستا عێراق لە شەڕی با بڵێن لە شەڕی بەرەی نییە لە جەنگانیە لەگەڵ هیچ وڵاتێکە لە شەڕی گەورەشانیە لەگەڵ هیچ یەکێک لە تاقم و گروپەکان کەچی ئەبینین لە باشترین حاڵەتە لە کەرکووک هەناردەی نەوتەکەی ناگاتە 300,000 بەرمیل یا 350,000 بەرمیل لە ڕۆژێکە ئەمە زیانی گەورە بە ئابووری عێراق و با بڵین بە پرۆسەی سیاسی و کۆمەڵێ مەلەفی تر ئەگەیەنێ بۆیە هەتا کێشەی سیاسی هەتا کێشە سیاسیەکان لەم ناوچانە زاڵ بێ هەتا مەسەلەی کەرکووک و ئەو ناوچانە چارەسەر نەکرێ بە بێگومان لایەنی ئابووریش کە با بڵین عنسڕێکی ئەساسیە بۆ هەستانەوەی دەوڵەت لە ڕووی ئابووریەوە کەرکووک ناتوانێت مەسەلەن پەرە بە بەرهەمێنانی زیاتری نەوت بدا
بە هەناردەی نەوت بدا بۆیە ئەمیش زیانێکە هەم بە خەڵکی پارێزگاکە ئەکەوێن بە دەوڵەتی عێراق لە نەتیجەیە بۆیە ئەم حقیقەتە هەم وڵاتانی زلهێز هاتوونەتە سەرخەت وەک ئاماژەم پێکرد لە لووتکەی میشن قسەی لەسەر کراوە و هەم لە ناوخۆشە بەڕێز ئەحمەد باسی لە بەدیلی مادەی حزبولانە سیاسیەکان قسەی لەسەر کراوە بەڵێ باسی لە بەدیلی مادەی 140 کرد وەکو نەخشەڕێگایەکی دیکە بێتە ئاراوە مادەی 140 خۆی نەخشەڕێگایەک و چوارچێوێکی دیاریکراوەوی هەیە بۆ ئاسایکردنەوەی بارودۆخی ئەو ناوچانە مەبەستی تۆ چی بوو کە نەخشەڕێگایەکی دیکە هەبێت نەخشە ڕێگاکە یعنی بۆ نمونە مەسەلەن ئەگەر نەتەوە با بڵین پێکاتەکانی کەرکووک و ئەو ناوچانە ئەگەر با بڵین پیان وایە مادەی 140 جۆرێک لە جۆرەکان ئەبێتە مای ئەوەی کە ئەوانی تر پەرایۆسقایە بەزیان بۆ بەشێکە شکێتەوە و بەخێر بۆ بەشەکەی تری یشکێتەوە ئەگەر ئەوان پیان وایە ئەمە لە نەتیجای وای لێ دێبا یعنی بگەڕینەوە بۆ دەکۆمەنتە مێژوویەکان بگەڕینەوە بۆ بەڵگە مێژوویەکان یان بابین نەخشە ڕێگایەکی تر کە خۆی ئەبینێتەوە لە مەسلەی یعنی نامێ بیشارمەوە دەبێ یعنی مەسلەی بەهرێمکردنی کەرکووک یعنی دێنە سەر ئەوەش ینی ئەگەر هاتە سەر ئەوەی کە ئەمان تا ئەندازێک مەسەلەن بە تایبەتی پێکاتی تروکمانی کە بەوە تۆزێ قەڵسە بن بگەڕێنەوە سەرێمی کوردستان با کەرکووک هەر بە نازنامە کوردستانەکەی خۆی بمێنێتەوە بەڵام هەرێمیشی سەربەخۆ بێ لە نێوان پێکاتە جیاوازەکانی کەرکووک ئیدارە بدرێ مەسەلەن پەرلەمان لایەکێک بێ سەرۆکایەتی هەرێم لایەکێ بێ کابینەی وەزارەت لایەکێ بێ یعنی ئاوا بێن شەراکەتێکی ڕاستەقینە بکەن بۆ ئەوەی پەرە بەتوانە ئابووری و کۆمەڵایەتی و سیاسیەکانی خۆیان بدەن چونکە ئەم کێشەیە بۆتە کێشەیەکی گەورەش لە نێوان هەولێر و بەغدا ئێستا وای لێ هاتووە ئەم ناوچانە بە ئەندازەیەک شێوێنراوە خەریکە هەردوو لایانی هەولێر و بەغداش توانای چارەسەرکردنیی بەپەلایان نەبێ بۆ تێپەڕاندنی ئەم دۆخە چونکە هەتا بەم شێوەیە بمێنێ وەک ئاماژەم پێکرد بۆ شایی دروستە بێ بە فەراغی ئەمنی دروستە بێ و هەموو هەمیشەوا بووە لە فەراغی ئەمنیە گروپ و تاقمە تیرۆریستیەکان و خەڵکی نەحەز بە پرۆسەی دیموکراسی و ئاشتی تیا پەرە ئەسێنن بێگومان ئەبێتە ناوچەی شەڕ مەترسیەکەی من ئەوەیە بەڵێ ئێوەکو کەرکووک یەکترستان هەیە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان بەشێک نەبێت لە ئەنجێردای گفتوگۆکانی نێوان وەفدی هەرێم و حکوومەتی عراقی یاخۆ حکوومەتی هەرێم و حکوومەتی عراقی من ینی نامێ بگەمەوە قەناعەتی کە مەسلەی کەرکووک و ئەم ناوچانە بەشێک نەبێت لە ئەجێندای حکوومەتی هەرێمی کوردستان و عێراق چونکە ئەگەر ئەمە گەر بەڕاستی ینی من نایشارم ئەگەر ئەمە مەسلەی خاک و نیشتیمان مەسلەی ناوچە کوردستانەکانی دەرەوە هەرێم بەشێک نەبێت لە با بڵین ئەجێندای حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ کابینەکەی بەڕێز عەلاوی بەڕاستی ینی ئەمە من ینی نازانم بڵێم چی شتێکی مەترسیدارە ئەمە ئەگەر ناتوانم چ ناویشی لێ بنێم بەڵام ئەگەر ئەمە گریمانی ئەگەر تیانە بێت زۆر مەترسیدارە زۆر مەترسیدارە بەڵێ ئەو وەختە ئێوە وەکو کەرکووکیەکان بیر لەوە دەکەنەوە کە محەممەد تۆفیق عەلاوی ببینین یاخود هەر کەسێکی دیکە لە بەغدا ببینن بۆی کە کار بۆ ئاسایکردنەوەی دۆخی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم بکات نەئەنجا ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە گریمانەیە باسیەکەین کە من لە بینی دوو کەوانە هەمیشە چارەسەرکردنی پرسی ئەم ناوچانم بەو ڕێگە چارەیە پێ باشە کە لە نێوان یەکێتی و پارتی و کۆی حزبولانە کوردستانیەکان پێکەوە دەرەچەیەک بۆ چارەسەرکردنی ئەم ناوچانە بدۆزنەوە بە یەک پاکێج بچنە بەغدا و هەردوو لایەن یا با بڵێن یەکێتی و پارتی و باقی حزبە کوردستانەکانی تر پێکەوە یەک داواکاریان هەبێ یەک سەقفی داواکاریان هەبێ و پێکەوە بڕیاری لێ بدەن و پێکشەوە یعنی بگەنە چارەسەرێک لە دەرەوەی من لە بینی دووکەوەنە لە دەرەوەی من هیچ چارەسەرێکی ترم پێ باش نییە بەڵام ئەگەر هاتوو حکوومەتی هەرێمی کوردستان کە ئێستا پارتی دیموکراتی کوردستان زیاتر باڵا دەستەتیایە ئەگەر بێت و مەسلەی کەرکووک لە ئەجێندای ئەوانە بێ لەگەڵ کابینەکەی عەلاوی
یعنی من پێم باشە یەکێتی نیشتیمانی کوردستان بەجیا بیرێک لە چارەسەرکردنی ئەم ناوچانە بکاتەوە ئەگەر چارەسەری تەنانەت بە چارەسەری عسکەریشەوە گەر پێویستی کرد چونکە خەڵکی کەرکووک چیتر یعنی تحملی ئەم دۆخە ناکەن وتم وەکو معسکەرێکی گەورە وایە کورتایە پەراوێز کراوە کە نەتەوەی یەکەمە هەر بەتەنیا هێندەی عەرەب و تورکمانە لە پارێزگاکە بۆیە یعنی ئەو کاتە یعنی پێم باشە یەکێتی وەکو خانەخوێیە وەکەوەی کە جێنفوسی ئەو بەجیا بچێتە دانوستانەوە ئەمە یعنی ئەمە لە حاڵەتێکە ئەگەر حکوومەتی هەرێم نەچۆ ژێرباری ئەوەی کە کەرکووک بەشێک بێ لە دانوستانەکانی لەگەڵ کابینەکەی عەلاوی ئەمە گریمانەیە ئەیکەین ئەگەر وانە بوو خەڵکی کەرکووک حەقیان بەسەر یەکێتیەوە هەیە کە یەکێتی ئەم کێشەیان بەچارەسەر ئەگەر بارودۆخی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم بەگشتی و کەرکووک وەکو ئێستا مایەوە چ شتێک چاوەڕوانی ئەو ناوچانە دەکات؟ من نامەوێ ینی ئەو با بڵین ئەو شتانەی کە بە تەوەقعی من ڕوودەدەن ینی باسکەم چونکە ئێجگار مەترسیدارە ینی لە خراپترین حاڵەتە دوور نییە مەسەرەن کێشەی گەورە لە نێوان پێکاتەکانە دروست بێ بە تایبەتی کورد و تورکمان بەڕێز ئەحمەد چونکە لایانی نێودەوڵەتی وەک پێم وتی ینی ڕەهەندێکی ئیقلیمیشی هەیە کەرکووک سەرەتا ئاماژەم پێکرد بۆیە دوور نییە مەسەرەن وڵاتانی نزیک لە پێکاتەیەک دەستێوەردان بکەن بە ئاراستەی شێواندنی دۆخەکە. بەڵێ بەڕێز ئەحمەد ڕەفیق چاودێری سیاسی سوپاس کە لە کەرکووکۆ لەگەڵماندا بوویت. ئێوەش خواتان لەگەڵ.